ساڵام سەرجام کاتت باش جانت باش بەخێر بێن سەرچاو. پرۆگرامەکەمان تایبەتە بە کورد بچی بەناوبانگ ئێمە لە هەموو دنیادا دەزانین هەموو قەومیەتەکان هەموو دەوڵەتێک هەموو شارێک حتا گەڕەکەکانیش بە شتێک بەناوبانگن کللتوری ئینسان وایانی دەبێت شتێک هەبێت تاوەکو پێی بناسرێتەوە ئەمڕۆ پرۆگرامەکەمان لەسەرەوەی دەمانێت بزانین کورد خۆمان بەچی بەناوبانگی بەڵێ کورد وەکو نێتەوە خاوەن خاکەکە خاوەن بڵێن ملەتێکە کە لەسەر خاکەکەی دەژی بەس وەکو بڵێ کەرتور و شارستانیت بە حکمی ئەوەی ئەمە هەتا ئێستا لە ناو شارستانیت نینە حکمی مەهەر عقلیت بڵێن حکومەکی دەرەبەگایەتە عقلیەتەکی دەرەبەگایەتە لە ناو عقلیەتی دەرەبەگایەتی هێز حکوم دەکا دایم ئێمەش کورد ڕەنگە زۆر کەس بڵێن وڵا کورد لە ڕووی ناندەریان لە بۆ ئەو پێگانان زۆر باشن بەس ئەوەش لە هۆکارێک دەگەڕێتەوە کورد کە کەسێکی بێگانە دەیەوێت پیاوەتی خۆی نیشانی ئەو کەسەی بدا بڵێ کاکە ئەمیش هەمە ئەمیش پیاوە بەس ئایا لەولاش کە دەبینی لەسەر پارچەیەک زەوی هەش کەس نۆ کەس یەکتر دەکوژی لەسەر گایەکی چەند کەس یەکتر دەکوژن لەسەر کێشەیەکی زۆر کۆمەڵایەتی دەستلۆخینی یەکتر دەبن دائیم کورد ئەو ملەتانەی دروستکراوی دوای جەنگەکانن یان لە ڕووی سەقافەتی و تێگەیشتیەوە دواکەوتونە ئەو کێشیان هەیە شتێکش هەیە کورد بوونی نییە کورد بەس لە ناو مرۆڤەکان وجودی هەیە یعنی ئەتوو دەڵێ ئەمن کوردم بەس لە دەرەوەی تو بوونی نییە یعنی تەماشا دەکەی کورد لە دێری زەمانەوە پارچە پارچەیە یعنی ئەگە بگەڕێ و لای سەردەمی سەفەویەکان و عوسمانیەکان دائیم دەبینی برایەک پشتی بە سەفەویەکان بەستە برایەکیش کە لە بۆ سبێنی چووە پشتی بە عوسمانیەکان بەستە چکە کورد خۆڕسک نییە یعنی دەبی دیلەمۆیەک هەبی بیش سوڕێنی بەخۆی ئەو توانایی نییە دائیم چ دەکا گەورەی خۆی لە هێزەکی دەرەکی دەبینیتەوەی پاپشتی بکە ناشوێ بەڕاستی یعنی ئێستا هەر ناوچە و گەورایەتی خۆی بە هەموو دنیای نادا ئێستا لە قەبیما ئەمسا لە ساڵی پەنجایەکان کە بابم شتی لە گۆڤاری هەتا دەنووسی لە ڕچی حکوومەت دەنووسی ئەحمەد کوردی ئێستا ئەمن کە ئەو نازناوەم پێوەیە باوەڕ بکە هەندێک جار شەرم لە خۆم دەکەمەوە ئەو جای من هێشتا تەقریبا نەتەوایەتیە ئەگە من کە بیر دەکەمەوە لە چاو مرۆڤایەتی خۆم پێکەم دەبی بەس وەرە تەماشاکە ئەو جارە دەیە خوارتر ناوی عەشیرەتەکەی بەخۆی وەنایە یعنی کەواتە ئەتوو چ دەکا ئەگەر ئەو عەشیرەتە نەبی ئەو گچکۆکەیە یان دەبینی کەسێک مهندس فلان ئەگە مهندسەکەی لا بباتن خۆی پێ بچووکە یان سەرۆت و سامانەکەی دائیم ئەو ملەتانی لە ناوە خۆیان هەست بە گەورەی خۆیان ناکەن هەست بە وجودی خۆیان ناکەن خۆیان داوێنە پاڵ شتێک هەتا گەورەی خۆیان بەدیار بێخن ئەستا زۆرجار لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان لەگە بەرپرسەکان وێنەی دەگریتن کە ئینەما ئەمن لەگەڵ ئەو کەسەیمە گەورەمە بەس وەچیت کە لە دەرەوە گەو بەرپرسەی ببین تۆ ڕەنگە سەلامیشی لێ نەکاتەوە ئەمە دائیم ملەتە چکە لە ڕووی سەقافی و تێگەیشتینەوە بەڕاستی پێ نەگەیشتینە ملەتە چی شارستانەتی نینە ملەتە چین نازانین لە سەردەمی بڵێن ئێستا خەڵک وا دەزانی ئەمە لە سەردەمی برجوازێتین بەس بە پێچەوانەوە ئەمە لە سەردەمەکی فول دەرەبەگایەتینە یعنی ئێستا لە بۆ نمونەگە کەسێک شەقەچی لە من بدا ئەمە ناچم لە پۆلیس داوەچی لەسەر تۆمار بکەم تەلەفۆن لۆ برا و ئامۆزایەکانم دەکەن وەرن تووشی شەڕەکی بووینەوە لی دەدەنەوە دەچن لی دەدەنەوە یعنی بزانە هەتا ئێستا هیچ کێشەک هەیە لە دادگایەکان یەکلایی بکرێتەوە دەچێت ناو دادگایەکان پێ دەڵی کاکە بڕۆن سوڵحی عەشایری بکەن یعنی ئەمە زۆر ئەو مشکلە مدیدێ ئێستاش دیوەخانەکان زمەی دێتن لە سوڵحکاری یعنی یاسا نییە کەواتە چ کەواتە تو شارستانی نی هەر لە سەردەمی دەرەبەگایەتی و عەشیرەت و ئەوە دای خێڵەکی دای ڕاستە پەرلەمان تێ هەموو شتێک تێ بەس هیچ وجودی نییە باشە ئەگەر لەناو دوو کەوانە لە یەک ڕستەدا پێم بڵێ کورد بەچی بەناوبانگە بەس لە ڕستەیەکدا بۆم کوردکەوە کەواتە سەرڕای ئەو قسانێک کە جەنابەت کردێت هەموو شتانێک کە لەسەر کورد باست کرد دەمەوێت ڕای جەنابەت بزانم لەسەرەوەی کە کورد بەچی بەناوبانگە کورد بەوەی بەناوبانگە دەرەجەیەکە لە ئەوەی یەکتر بشکێنی یعنی ئێستا کەسێک ئەگەر کەمەک بەهرەی تێدابی کەسێک کەمەک جوان بیتن دەیشتێنێ گوڵک لەسەر زادەی ڕقی لێ دەبیتەوە دەیشتێنی ڕقی لە جوانیە ڕقی لە نیشتیمانی خۆتی ڕقی لە مرۆڤایەتە شانازی بەوەی دەکە ئازایەتی ئازانیەوە کابراکی دڕندەیە چکە دەکرێت مرۆڤ کاتێک ئازایە کە دوژمن و ملەتی خۆی لێ کاتەوە ئەو چەکدارەیمە کە دژایەتی دوژمنی تو دەکا کەسبەنی قیچەک تەنگاوە کرد بە هەمان شت هەرسوکەوت لەگەڵە تو دەکات یعنی مە زۆر جاران دیتمان لە کاتی خۆ پیشاندانەکان چەکدارەکان بە شێوەچی
هەرچکەوت لەگە خەڵکەکەی دەکەن چێ با چەکدار بالێ بدرێ ئەدێمە پێشمەرگە مستا بابی من لە پێناو نیشتمانەکە خینی خۆی بەخش کرد جانی خۆی بەخت کرد ئەتو پێشمەرگەنی بالێت بدات چیە خۆشەویستی